خۆشەویستان دەچینە لای تەوەری سێممان کات تایبەتە بە خانمێکی دەزڕەنگین خۆشبەختانە خانمانێکی زۆر لە ڕێی خولیە و حەزەکانی خۆیان و لە ڕێی دەستڕەنگینیەوە کاری خۆیان هەیە و توانن بەرهەمەکانیان پێشکەش بکەن بە خەڵکی و بتوان لە ڕێگەی و بژێوەیەکی کەمیژێ بۆ ژیانی خۆیان دابین بکەن و ببنە نمونە بۆ خانمانی تر. یەکێک لەو خانمانە ئەمڕۆ لە پێیان ئامادەیە، ئەویش خاتوونی دەستڕەنگین خاتو شادیە عەبدولحەلیمە. خاتو شادیەم بەخێرهاتن دەکەم، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. سەرەتاش حەزەکەم بۆ پرسیارە دەست پێ بکەم کە من ئەوەی بزانم خانمانی دەستڕەنگین هەر لە منداڵیەوە ئەو خولیا و حەزیان هەیە و ئەو دەستڕەنگینیان بۆ دروستە بێ. حەزەکەم بزانم کە ئێوە لە چ تەمەنێکەوە حەستان بە دروستکردنی بابەتی دەستڕەنگینی و ئەو شتانە هەبوو و دواتر کارتان لەسەر کردووە؟ زۆر سپاس. بەڵێ خاتو شادیە لە کێکەوە؟ بەڵێ وڵای من دەمێکە خەریکم 14 ساڵ ڕێکە خەریکی دەستڕەنگین شتم. دیشەکانم زۆر جوانە، دەمێکە زۆر دەمێکە خەریکم لەبەر ئەوەی ئیتر بە پێویستم دروست کردووە زیاتر منوالکە و مێخەکبەن و پشتێن و دەستبەن و کڵاو تر ئەو شتانەمان کردووە. ئاڕۆڵە تر بە ساقە و ئاوایە تر کەمەندامان هەر ئەبێ خەریک شتی دەستڕەنگینی بێشکر لەخوا بەزیاو بێ شتەکانم جوانە و بەختەوەرە ئیشەڵا. تر ئەوە ساک بۆیەوە ساکش نەبوویەوەتر ناتوانم یعنی بیبەمە بازاڕ و شت. جاری وایە پێشانگا دەکەینەوە، جاری وایە نایکەینەوە و ئەم جاکێنەی جاری وا هەیە زۆر دوور نەڕۆم لە شوێنێکی دوور بۆ من زەحمەتە بەعەبێ بە عارەبانە بڕۆم و ئێستاگەنە عارەبانەکەم بۆیە نەهاورد نەمتوانی بێنمی لەبەر ئەوە ئیشینەوە کرد بێنمی ببورن. ئەم جاکێنە دوای ئەوە دەستبەنمان هەیە، کڵاومان هەیە، پشتێنمان هەیە، مێخەکبەرمان هەیە، هەموو شتێکی جوانمان هەیە بە ساقەوە. لەشە ساغ بێ خاتو شادیە. زیاتر لە ماڵەوە چی دروستەکەی؟ واتە ئەو شتانەی کە با بڵێن بۆ خۆت تەجروبە زۆرە لەگەڵی کڵاوە بۆ نمونە ڕازاندنەوەی بە جلوبەرگی خانمانە بە تابەجلی کوردی یاخود ئەو ملوانکە و دەستبەن و شتانەی باست کرد. وەڵی ببورن من بڵێم هەر منوالکە و ئینەکەم، دەستبەن ئەەکەم، مێخەکبەن ئەەکەم، پشتێن ئەەکەم، گوارە ئەەکەم، ئەم جانە کڵاوەچنم ببورن. بەس من ناتوانم جلی خانمان دروستکەم لەبەرەوەی خۆم خەیات نیم. بەس جاری وایە هێ لە کوشتیش ئەچنین یەلەکی سەرجل کوردی ئەوانە ئەچنین لە ماڵەوە. تر هەنێشتیشی کوردەواریمان بوو بەس کوردەواریەکان نەمتوانی بێنمی، ئەوانە یعنی هینی شەکردان و شتی لادەیە خۆمان ئەیچنین لە ماڵەوە نەمتوانی بیهێن ببورن. تری وادارم ئێوەش بەختەوەر شتەکانی منتان بەدڵ بێت و منیش تەندروست باش بم لەگەڵ ئێوە. یاخوا دەستەکانە خۆش بێ خاتو شادیە. ئێوە خاوەن پێداویستی تایبەتن، یعنی ئێمە کۆمەڵە خانممان هەیە کە ڕەنگە هیچ ئیشێکی بێت تەنها لە ماڵەوە بن، بەڵام ئەو کاتانەی کە هەیەە لە شتێکی باشە سەرفینەکان یاخود بەهرەکانی و تواناکانی خۆیانی تێدا نەچنەوە. بەڵام بەڕێستان سەر ئەوە کە خاوەن پێداویستی تایبەتن توانی وتانە هەم نەوەسن هەم بتوانن کۆمەڵێک ئیشی جوان پێشکەش بە کەسانی ترکەن. چ پێیانێکە هەیە بۆ خانمان کە بەهرەکانی خۆیان توانەکانی خۆیان بەدەر بخەن و کار لەسەر حەز و خولیاکانیان بکەن؟ وەڵی ئێمە زۆر کەمەندامین، کەمەنداممان زۆرە، کەمەندامی وامانەیە هەر ناتوانێت شتێ بچنێ لەبەر ئەوەی توانای ئەوەی نییە، یعنی دەسوپلی نییە شت بچنێت و ئەم جانە ناشتوانێ. بەس من بە هاوکاری خوشکە قەزاکەم و دایکم و دەستخۆشییان لێ ئەەکەم، هاوکاریم زۆرەکەن. جارێ بە تایبەتی هاوکاری خوشکەزام ناجی خوشکم تر ئەوانە هاوکاری مەکەن ئەچن لە بازار شتەکانم بۆ ئەکردن و بۆم هێن. بەس ئەوەیە من خۆم ناتوانم بچمە بازار. ئێستاکەنە مەقسەد من ئەمە نییە، ئەمەم کردووە، ئەمە شتێکی زۆر جوانە، ئەمە باوەڕ ناکەم هیچ کەسێ بتوانێت بیچنێت. چییەوە ئەگەر بۆمان باسکەی خاتو شادیە ئەمە چییە چۆن بەڵێ بەڵێ بۆمان باسکەی ئەگەر ئەوە ئەو ملوانکەیە یان با بڵێین
تەزبیحە لە چی دروست کراوە؟ وەڵایی بەبێ زەحمەت ببوورن ئەوە بە مور و دروست کراوە و زەنگانم کردە بەینەکەی و چیمەن و زەنگانەی ڕەش و زەنگانەی شینە کردومە گوارەکەشی من نەکردووە بەس گوارەکەی نەمتوانی بیکەم فریان نەکەوتم ئیشەڵا پەرە بە شتەکانم دەسێنم و ئەیکەم و تێرێ ئەیکەم خات و شادیە باس لەوە کرد کاک هاوکار یارمەتی دەدا باشە بەڵێ هاوکاری خوشکەزام و ناجی خوشکم زۆر زۆر هاوکاری مەکەن ئەسنە بازار شتەکانم بۆ چونکە من خۆم توانای بازارم نییە ناتوانم زۆر لە بازار و شت بگەڕێم لەبەر ئەوەی بازار زۆر زۆر زەحمەتە بۆ کەمەندامان ڕاستە بەداخەوە گرفتی هات چۆشمانەیە ڕێگاوبانەکان خۆت پیانەڵی مەسەلەن کاکە هاوکار بچۆ ئەو شتانم بۆ بکڕە یان ئەمە ئەوە مەوێ یا خۆی مەسەلەن پێشنیارت بۆکە مەسەلەن پورێ فلاشت و فلاشتت بۆ بێنم یاخود دوێنەکانت بۆ دێنێتەوە چۆن اختیاری موروەکان و زەنگیانە و با بڵێن ئەو پێویستیانەی هەتە بۆ یەکەیت ناخۆم ئەخۆم ئەختیاری ئەەکەم ئێستاکەنە مەقسەد ئەمە ئەختیاری خوشکەکەمە لەگەڵ یا دروستم کردووە بەس ئەمەیان هەر خۆم کردومە ئەم مێخەک بەنە هەر خۆم دروستم کردووە ئەوەتە ئەم مێخەک بەنە هەر خۆم دروستم کردووە لەبەر ئەوەی ئەمە تاکە ئیستاگەنە باوەڕ ناکەم هیچ کەسێ بتوانێ بیکات کەس ناتوانێت ئەم مێخەک بەنە دروست کات زەحمەتە زۆر زۆر بە زەحمەتە کری ئەمەیە ئەوە وڵاو پرسیارە هۆنیان نازانم تۆش ڕەنگە لای تۆ ئەمە باڵێن چۆن بەکارێ خات و شادی ئەمە ئەکرێتە مل یاخود لە ماڵەوە بۆ جوانی هەڵەواسرێ لەگەڵ جلی کوردی لە بەرەکرێ وەڵای ئەمە خاصن بۆ سەرجلی کوردیە بۆ سەرجلی مۆدەنیە ئەمە خاصن بۆ سەرجلی کوردیەوە هینواژەیە بۆ ماڵەوە هەڵێ واستێ بۆ جوانی ئینکار شادی خان ئەوەی من ببینم ئەو شتانێک لەسەر وێزەکە داوناوە زۆربەشتی کوردەوارین لەگەڵ جلی کوردی ئاکرێت جا و کڵاوی کە داوناوە زۆر زۆر جوانە و ئەو پشتیوانە ئەگەر ئاماژە بێ ئەو کڵاوە چی و پێوە کردووە بە چۆن دیزاینە کردووە وەڵی ئەم کڵاوە هەر لە خۆمەوە دانیشتم فکرەیەکم بۆ هاوتم با ئەمەش دروستکەم وتم با ئەمەش بزانم چۆنە بێ ڕەنگی سوور و سەوز و ڕەهینەکانیشی زەنگانەکانیشی نەوعاونەوعا کەواتە تا چەندێک بابەتە خوارەکانیشی لەگەڵ بەکارهێنی ینی دیزاینەکانت دەبێت گەر لەو کڵاوی کە هەتا لە پشتێنەکاندا بەکارهێنانی مێخەکە ئێستا شموڵی بەکارهێنن چەکە چەندین تایبەتی هەیە و مێخەک یەکێکە لە تایبەتەکانی ئێمە بەڵێ وەڵی ئەمە بۆ سەعەفوم ئەمە خۆی هەرین سەرجلی کوردیە بۆ سەرجلی کوردیە ئەمەتە ئەمە خۆین سەرجلی کوردیە ئەمە بە لیرە و هین کراوە زەنگانە کراوە ترێ ئاوایە ئەمەین سەرجلی کوردیە ئەوە لەبەر ئەوەی ئەوانەیشتیم بۆیە کردووە لەبەر ئەوە بۆ سەر هەموو جلێ ببی ئەو قوبانەی ئەو زەنگانانی لە هەموو نەوعێک بێت دەستخۆشیش بۆ ئێوە زۆر ئەمیش هەر هینیەکە ئەمیش چیمەنێکە چیمەنەکە بۆ سەر جلی مۆدەش ئەبێ لەبەرەوە ئەمە چیمەنە زۆر زۆر جوانە ئەمە بە تایبەتی کردومە ئەمە ئیمشەو تەواوم کردووە دەستە خۆش خات و شادیە با بڵێن بۆ خۆت ئەگەڕێی دیزاینە دۆزیتەوە یاخود بیرەکەیتەوە شتێکی نوێیەکەی لە پاڵەوەشە ئێستا هەبووە مەسەلەن مشتریەکان بڵێن شادیە خان ئەمەمان بۆ دروستکە یاخود ئەمەمانەوێت داواکاریان هەبێ بۆ نمونە لە دروستکردنی ملوانکەیەک یاخود گوارەیەک دەستبەنێک شتێک وەڵی مشتریم هەیە بڵێم نیمە بەس ئێستاکەنە چونکم بە بۆنەی قەیران و بە بۆنەی پارەوە نییە زۆر نایەن شت ناکنم بەس چەند جار پێشانگامان کردێتەوە جارێ یەکەم پێشانگامان لە کەناڵی کورسات کردەوە بە هاوکاری کەعومەر و کاکسامان و هاجەرخان کردمانەوە ئەوان زۆر زۆر هاوکاری کەمەندامان بوون منیش زۆر زۆر خولیای ئەوەم بوو شتەکانم زیاتر پەرەی پێبسێنم ئینشەڵڵا زۆر باش تا چەندێک لایەنە پەیوەندیدارەکان هاوکارتانن یاخود ڕێکخراوەکان بۆ ئەوەی کە باست لەوە کرد پێشەنگاتان بۆ ئەنجام دەدرێت کە دڵنیام ئەم پێشەنگایانە دەرفەتێکی باشە هەم بۆ ناساندنی ئێوە هەم بۆ ساختکردنەوەی ئەو بەرهەمانەی کە کردوتانە بەکاری دەست و تا چەندێک گرنگی پێ بدرێت وەڵی ئیتر هاوکارمان ڕێکخراوەکان زۆر زۆر هاوکەم جارێ خاستن کاکسامان
کاک سەنگەر زۆر هاوکاری کەمەندامانە لەبەرەوەی من ئێستاگەنە خاستان خۆم بۆیە هەوڵەدەم ئەم شتانەش ئەەکەم هەتا بەهار بەشم پێشانگایەکی جوانتر بکەینەوە شتەکانمان ساغ بکەینەوە. دەستخۆشیش لە کاک سامان و کاک سەنگەر و خوشکەکەم و خوشکەزاکەم ئەەکەم هیوادارم بەختەوەر بن ئیشەڵڵا. دەستی هەموو لە خۆش بێ لەشی تۆش ساغ بێ خات و شادیە باسی لە پێشانگاکان کرد لە پاڵ منمون با قوربانم بەڵێ ناجارە ئیشمان پێتە پرسیاری زۆرم ماوە پەلەمەکە خات و شادیە ئەوەی منانەش بێنە ئەو ئینانی تریش بێن ئەو دەست بەنانە برادران بۆمان بێنم بزانم چیتریش لەگەڵ خۆی هێناوە سێریکەین ئەو گڵەباخانەم بۆ دەکە گڵەباخیشم هاوردووە ئەو برادران بیریان نەبووە دەریکەن چیت لەگەڵ خۆی هێناوە؟ ئەنێ گوڵەباخیشم هێناوە لەگەڵ خۆمە ئەلێوە داینێ باشە پەلەمانیە بە ئیسراحەت بزانین کاگوشیار ئەگەر لەوێ بتوانێت وشاگیان هەندێک لە ملوانکەکانمان بۆ ڕێکە ئەوە لەگەڵیوە خات و شادیە ویستمەوە پرسم لە پاڵە و پێشانگیانەی تر ساڵانە لە شار و شارۆچکەکانە بازاڕی کولتوریە کرێتەوە فستیڤالە کرێ هیچ ئاگاتان لەو بابەتانە هەیە مەسەلەن گروپێک هەبێ ئاگاداتان کاتەوە بۆ نمونە لە کەلار فستیڤالی بازارمان هەیە لە هەڵەبجە فستیڤالی هەنارێکرێ لە پاڵیشا کۆمەڵێک بەرهەمی کوردەواری عەرزەکرێ یاخود لە پێشانگاکانی کتێب لە زۆر شتی تر کە دەرفەتی باشە بۆی بازاڕگەرمیەک بێ بۆ بەرهەمەکانی و ئاگاداری ئەو بابەتانن وەڵایی ببوورە من ئاگاداری ئەو بەرنامانە هەم بەس ئەوەیە یعنی نەمتوانی بچم تەلەفۆنیشیان بۆ کردم لەبەر ئەوەی چونکم هەر خۆم و دایکم دایکشم تۆزێ ناساک بوو دڵم نەهاوجێ بێڵم تراوانە بۆ ئەیرانە بێ بەس بۆ پێنجێن چوومە بۆ سەیسایەک چوومە بۆ ئەم سلێمانێ چوومە تر بۆ مەجیبەگوو بۆ ئەمنە سوورەکە و تر بۆ ئەوانە چوومە بۆ معمەلی جگەرەکە و چوومە بۆ ئەوانە چوومە دەست خۆش بێ باشی کردووە ئەو شتە تازانی ئێستا دەرەهێنا چی لە خۆگرێەوە زانامانە زیاتر ئیشی مور و ئەوانە نواتە ناچنەوە قاڵبی بابەتی جلی کوردیەوە و تەنانەت بۆ جلی مۆدەش بەکارێنن حەزەکەم ئاماژەیەکیش بەوانە بێ مادەم هێناوتە و حەزەکەی بینەرانمانەوە بیبینن ئەرە وەڵا ئەمەش هین خۆمە ئەمە بە خولیای خۆم کردومە ئەمە سەرکە ئەمە بە خولیای خۆم کردومە ئەمە شتێکی زۆر جوان من بۆ سەر هەموو لێ کوردیەکە بێ ئەمە لەبەر ئەوەی دانیشتم شەوێ دانیشتم فکرێکم هاوتم بە ئەمەش دروستکەم بەس ئەم زنجیرەی زۆر زەحمەتە کرێ هیچ کەسێ ناتوانێت بیکە ئیلا لە من زیاتر وەڵا دەسێ خۆش بێ ئەمە بۆ جلی هینیش بەکارێ با بڵێن مۆدێرن ئەوەی کوردی نەبێ بەڵێ پاتە بەدەر لە جلی کوردی بۆ جلی وەدەش بەکار ئێستا زۆربەی خانمان جلی کوردی لەبەر ناکەن مەگەر لە بۆنەکانە زروفەکە وای لێهاتووە یا بێ ئاهەنگێک هەبێ یا یادێک هەبێ زیاتر جلی ئاسایی یاخودەوانەی پێوترێ مۆدێرن هیچ ئیشێکت هەیە خانمان سوودی ئەمە بۆ سەر جلی مۆدەشە بێ لەبەر ئەوە نییە بۆ سەر هەموو جلی مۆدەیەکە بۆ سەر جلی کوردی بۆ سەر جلی مۆدە ئەمانە شتێکی زۆر جوانە ئەمە خۆم دروستم کردووە شادیە خان ئەی بازن و مستیلە و ئەو شتانەی تر هیچ دروست کردووە لێ یاخود زیاتر حەزل لە دروستکردنی ملوانکەیە چکە هەستەکەم وەڵی عەفو ئەمەش بازنە هەر خۆم دروستم کردووە ئەوەش هەر بازنە خۆم دروستم کردووە ئێستاگەنا خۆم مۆدیلی کوڕ و کچ هەر یەک حسابە ئێزانە هەموو کوڕ و کچار ئەی کاتە دەستی کاتەکوایە وڵات سوورە من نایکەمە دەسم کوڕە عیبە بۆچی عیبە وەڵا کوڕ و کچ ئێستاگەنە عیبەیتیان نییە ئێستاگەنە هەموو شتێ بووە بە مۆدێل ئەبێ هەموو شتێ بکەی لەسەر مۆدێل زۆر باشە خات و شادی ئێستا گریمان بینەرێک بەڕێستانە بینێ ئیشەکانی بەڕێستانە بینێ پێی خۆشە هەنێ شتە لێ بکڕێ یا ئەمانە چۆن کەسێک بتوانێت تۆ بدۆزێتەوە بتوانێت بێ لای تۆ شت بکڕێ یعنی بەدەر لەو بازاڕ و شتە و فستیڤاڵانە بەشدارەکەی ئێستا لە ڕێی پەیجەوەیە لە ڕێی ژمارە تەلەفۆنەوەیە لە ڕێی دوکانت هەیە چۆن خەڵک بتوانێت بێ شتەکانت بکڕێ وەڵای عەفو من دوکان و شتم نییە ئەم جانە پەیجیشم نییە مەگەر ئەوانە یعنی پێشانگایە شتێ بکەن و نەم کاکسامان نەم کاکسەنەر تەلەفۆنمان بۆ بکە بڵێ فڵان پێشانگا ئەەکەینەوە شتەکانتان حازرە ئێمە بچین شتەکانمان لەوێ ساکەینەوە
من خۆم خاستان پەیجوشتم نییە هینواژە یعنی داوام لێ ئەکا بۆیە دروست دەکەم ئێستاکەنە ئەمە گوڵە باخە ئەمە گوڵە باخی خۆمانە بۆنی هەیە و شادیە چی لێ نایە ئەمە گوڵە باخی خۆمانە ئەمە زۆر شتێکی جوانیشە ئەمە بۆ سەرجلی کوردی ئەبێ بۆ سەرجلی مۆدە ئەبێ هینوایە بۆ جوانی هینێکە هەڵێ واستی لە ماڵەوە هات و شادیە هیچ بۆنێکی هەیە ئەو گوڵە باخە ئای چۆن بۆنی نییە ئەرەوەڵا بۆنی هەیە چۆن بۆنی نییە هیچی لێ نایە بەس خات و شادیە من ئەمێ تۆزێ ڕێکلام بۆ بکەم تۆ واز لەو گوڵە باخە بێنە جارێ بۆچی پێیجێکدا نانێ ژمارە تەلەفۆنێکی لەسەر بێ هاونیشتیمانیان وێنەی ئەو بابەتانەی ئەیانگیری ڕسمیان بگرە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاویان کەوە بۆ نمونە من لە گەڕێکێکی تری شاری سلێمانیم لە قەزا و ناحیەکانم ڕێمەکەوێتە سلێمانی یاخود لە ناو بازاڕم لە هەر شوێنێکم لە ڕێی پەیجەکەوە بینم خات و شادیە ملوانکەیەکی عرض کردو بۆ فرۆشتن نرخی بە 5,000 بە دڵما تەلەفۆنێک هەیە تەلەفۆنی بۆەکەمە ئەیدۆزمەوە چمە شوێنەکەی ئێستا تۆزێ بازارگەرمی بێ ماشەڵڵا تۆ یەک دنیاشتە دروست کردووە ئەمە چاوەڕێکین تا بەهاری داهاتوو بۆی عرضی کەی بەڵام ڕەنگە ئێستا مشتری هەبێ حەزی لێ بکە بۆ ئەم زووسانە جلی کوردی بەکارێنێ لە بۆنەکانە ئەمانە لای دەستکەوێ ئێستا ما چی بکەی خەڵک بتوانێت دەستی بگاتە لای تۆ شتەکانە بکڕێ هەندەوەڵای خۆ من شتێکیان خۆم حەزەکەم پێشنیارەکەم حەزەکەم شتەکانم بڕوای عنی نەگاتە بەهار لەبەرەوەم شتەکانم زۆر جوان و ئەم زاکێنە بەخوا شەوی واژ هەیە تاوەکی یانزە و دوانزە ناخۆمەر خەریکم لەبەر ئەوەی بە ڕۆژ ناتوانم هەر خۆمم ناتوانم بە زیاتر بە شەو ئەسێنم بە شتەکانم دروستەکەم ئەی لە داهاتوودا ئەتەوێت چ شتێکی نوێ بکەی حەز ناکەی لە بواری دیزایانی بابەتی ترە و گۆڕانکاری بکەی شتی نوێتر دروست بکەیت یاخود پلانێت بەرهەمەکانە زیاتر بناسەنی بە خەڵکی وەڵی ئیتر بە تەمام ئیشەڵاشتی جوانتر دروست بکەم تر ئەوانە یعنی جانتاش ئەتوانم بە تەمام جانتا دروست کەم هەر بە دەستی خۆم بە پولەکە و زەنگانە بیچنم بۆ شان ئەم جانە زنجیریشی لێدەم ئتر بە هەموو نەوێ بیکەم لەبەرەوەی جانتاکە زۆر جوانە ئەوە پێشنیاریشم ئەوەشم داناوە زۆر باشە شادی خان گەر شتێکم ماوە لە کۆتاییە ئێمە ئاماژەمان پێنایە بێت تۆ باسی لێو بکەی لەو کارانێک کە هێناوتە بۆ ئێرە وەڵی من ئاماژەم ئەوەیە داواکارم لەو کەسانە یعنی ئێمە ئەبینی و پێشنیاری ئێمە ئەکا بێن شتەکانمان یعنی ساک بکەینەوە من یەکیان خۆم کە مندامم ئەمە نەبێ هیچم بۆ ناکرێ ئەمە نەبێ بەخوایچم بۆ ناکرێ بژێویم لەسەر ئەمەیە باوەڕ و قەنەعەتە بێ خات و شادیە من پرسیارکە لێکم مەگەر وەڵامەکەی ئاساییە وەڵام نەدەیتەوە ماڵتان لەکوێیە گەڕەکەکەتان نعیلاج دوو لە حوشەکەی ماڵی خۆتانە شتەکان عرضکەی یاخود تابلۆیەک لە بەردەم ماڵەکە هەڵواسی کە ئێمە ئەکسوواراتی جلی کوردیمان هەیە بۆ هێریژنا لە کۆڵانەکەی خۆتان سەرەتا گەڕەکەکە اینجا شارەکە ئەزانێ خانمێک لێرە هەیە دەستڕەنگینە چێشتی لێکڕە یاخود موری بووە با داواکاریەکە ئێتۆ ئێسامان ئەگەر بشمانێشت بکڕی ناتوانین دەستمان ناگاتە لات نادۆزینەوە بەڵێ وەڵی کاکە گیان ببوورە من ناتوانم یعنی بێنێ بەردەرگا چونکەم لەبەر ئەوەی ئەو بەردەرگای ئێمە بە عەمەل ئەوە نایە بە عەمەل ئەوە نایە عنی توشتی زۆر لێیە کەسیش ناکڕێ لای ماڵ ئێمە کەسیش تێ ناکڕێ ئیشەڵا پێشنیارەکەین ئەو پەیجێکی لە ڕێ کاک هاوکار باست کردووە و خاتنونەی خوشکتەوە تۆ بتانی خانمێکی دەزڕەنگین دنیاکشتی جوانە دروست کردووە بۆی خەڵک بیبینێ بازارکردنێکی بۆکەی لە پاڵ ئەو فستیڤال و بازارانەی باست کرد لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانەوە کاونتێک پەیجێک ماڵێک ئەلکترۆنی بابەتەکانت عرضکە ئەم پێشنیاری ئیشەڵا جێبەجێ بکەی دەست خۆش بابەتەکانت زۆر جوانن یاخوا هەر دەزڕەنگین لەش ساغبی گەورەت کردین سپاس دەکەی خات و شادیان زۆر سپاس بۆ ئێوەش دەستی ئێوەش خۆش بێ لەشتان ساک بێ بەختەوەر بن ئینشاءڵڵا هەر پرۆگرامتان زیاتر بێت و پەرە ئێمەش پەرە بە شتەکانمان بدەین و دەستخۆشیش بە ئێوە کەم کاتێکی خۆش بۆ ئێوە زۆر سپاس دەکەین دەستخۆشیت لێکین بۆی کە ئەمڕۆ دا قوربانم چاوەماچەکەم زۆر سپاس دەکەم بە هیوای دەستڕەنگینی بۆ خانمانی تر و بتوانن کارەکانیان ساغ بکەنەوە و لایەنەکانیش هاوکاریان بن و خۆشیان بتوان زیاتر پەرە بەتوانەکانیان بین